هەروەکە زانین شێخ سامەدین ناوی شێخ محەممەد عەلیە ملقب بە حسامەدین کوڕی شێخ محەممەد بەهاءەدین ملقب بە ئەبولبەها و نەوەی شێخ عوسمانی سراجەدین لە تەوێڵی بووە. شێخ سامەدین لە ساڵی 1278 کۆچی مانگی هاتووەتە دنیا. دایکی تەیبە خاتوون بوو گە کچی شێخ عەبدوڕەحمانی کانیتوو کە شێخ عەبدوڕەحمانی کانیتوو ئامۆزای مەولەوی کورد بووە. ئەو کاتە کە حەزەتی سراجەدین ئەیەوێ کە ژن بێنێ بۆ شێخی بەهادین بۆ خەلیفەکانی ئەڵێ کێ کچێکی شیاوە ناسی کە ئێمە بیخوازین بۆ شێخی بەهادین. مەولەوی ئەڵێ قوربان ئامۆزاکمێ عەبدوڕەحمان کچێکی باشی هەیە ئەوی بۆ بخوازن. حەزەتی سراجەدین شێخ شەهابەدینی تاڵەشی کە زاوای بوو لەگەڵ حاجی مامۆسای نۆچە مەلا ئەحمەدی نۆچی لەگەڵ مەولەوی دەنێرێ بۆ خوازمێنی تەیبە خاتوون لە ماڵی شێخ عەبدوڕەحمانی کانیتوو. تەیبە خاتوون ئەخوازی حەزەتی بەهادین و ئەنەهایە شێخ سامەدین متەوەلد ئەبێ. مەلا حامدی کاتبی بێسارانی کە مەشهورە بە کاتب الئەسراری حەزەتی سراجەدین بۆ بە دنیا هاتنی شێخی حسامەدین ئەم غەزەڵیە وتووە لە کتێوێکی ئەرزشمەندی خۆی ئەفەرمێ نەجمی هودا و شەیخ محەممەد کە هەست نور سعادت ز رخش منجلی آن که دلش مخزن اسرار غیب تازه کند عهد الست و بلی 24 ز سفر نصف شب خنده زد از باغ وجودش گلی شد به فلک نعره زار الحزن صحن زمین شد ز صفا ممتلی خواست پی ترجمه نام و سال نکته موزون و خوش و سیقلی آن گوهر درج بها و شرف آن صدف سر خفی و جلی من ز خرد خواستم این نکته گفت کاو گل باغ محمد علی که به سالی 1278 کۆچی مانگی. شێخ سامەدین دەورەی منداڵی هەر لە خزمەت باوک و باپیریا دەست بە سلووکەکە و بە مەقاماتێکی زۆر بەرز لە تەریقەتەکە. لە دەورانی مناڵی شێخ بەهادین ئەینێرێتە تۆرجان کە تۆرجان بۆ لای مەڵا حەسەنی تۆرجانی کە زاواشی عەلی قەزەڵجی بوو و لەوێ دەست بە خوێندن دەگا. لەو کاتە مەلا ئەبوبەکری گچکە مەلا و حاجی مامۆسای نۆچە یا مەلا ئەحمەدی نۆچی تەکشی عەلی قەزەڵجی ئەم سێ نەفەرە عالم پایە بەرزێ ئەو سەردەمە لە خزمەت عەلامەی خەتیە ئیجازە وەرەگرن و ئەم سێ نەفەرە لە سێ نوختەی کوردستاناتە مەشغوڵی تەدریسە بن و ئەو سێ مەنتەقە دارالعیلمە یەکی لەوانە کە تورجانە بێت و حەزەتی بەهادین شێخ سامەدین ئەنێرێتە ئەوێ و ئەو لەوێ دەست بە خوێندنە کات. چەند ساڵی لەوێ دەبێت و دێتەوە بۆ تەوێڵی لە 6 ساڵان دەبێت کە حەزرەتی سراجەدین وەفاتێ بێت. شێخ سامەدین دەبێتە 20 ساڵی حەزەتی بەهادین فەوتەکە ساڵی 1298 کۆچی مانگی. 20 ساڵان دەبێت ئەوێ بە جێنشینی حەزرەتی بەهادین و شروع بە ئەدامی کاری ئەوانەدا بە خاتری پای و ڕوچ بۆ مەقامی بەرزی کە بوویە زۆربەی خەلیفەکانی حەزرەتی سراجەدین و حەزرەتی بەهادین لە خزمەتی ئەوە بەست تەمەسوکەکەن و ئەدامەی ڕێگەی سلووکی خۆیانەدەن. شێخ سامەدین هەروەها کە وتمان ناوی محەممەد عەلیە کاتێکا بێ بە جانشینی حەزرەتی بەهادین ئەوان لە ختمە کە ئەکەن ئەبووە بە ئەساسی ئەو وەسفەتانە کە هەیە لەقەبێکی بۆ دابنن. سێ عەبدولکەریمی زەمبیل کە خاڵۆی بوو لەگەڵ حاجی مامۆسای نۆشە مەلا ئەحمەدی نۆچی هەرکامێکیان پیشنیادی لەقەبێکەدەن ئەمە شێخ معروفێک لە تەوێڵی بووگە کە ئەو سەر هەڵقەی ختم بووگە هەر لە زمانی حەزرەت سراجەدین
أو بإلهامات باتني خوي لقب حسامديني بودا خوينيتها ولا ختمك يتر هل بو مشهور وملقب به بحسامدين شيخ حسامدين چنداني خانقاي بوغا هر ما وقت للصال يكي لخانقا كان بسري بردوا أوليني كتابيلي بوغا هل زماني حضرتي سراج الدين خانقا بوغا ولوي بوغا چند ما وقت للصال بهارو هاوینان دەچوە کراویە دۆڵ هەوارێکە لە هەورامانی تەختە لە دێ نوێنە لەوێ ڕاحەتر بوو بۆ هاتوچووی مرید و خەلیفەکانی ئێران چەند مانگی لە ساڵیش دەڕوا ئەوێ و خەلیفە و مریدەکانی ئێران ئەهاتنە ئەوێ بۆ خزمەتی شێخ لە خۆرماڵیش خانەقایەکی قەدیمی بوو کە خانەقای حەزەتی مەولانا خالد بوو چەند کاتێکیش لەوێ بەسەری بردووە هەروەها لە زەڵم زۆر فرە کۆتا چەند ڕۆژی کۆتاش زەڵما بووگە و ئەنەهایە کە خانەقای باخەکون دروستە بێ ساڵ 1316 کۆچی مانگی خانەقای باخەکون تەسمی مەگرێ شێخ حسامەدین کە خانەقای باخەکۆنیش دروستکە ساقي صادخيل ساقي صادخيل میل تو شی دل راز تو شی گوش منزل و منزل نامت چون اوراق صبح و ایواران روی گل تر کردن تا تای توراقی سنبول آمد چون اوراق صبح یاران وانوش بگر نپای دیواران عرق چون شانم نوشته روی گل تر کردن تا تای توراقی سنبول نامد چون ئەو کاتە کە خانەقای باخەکۆن دروستەکە زۆربەی ئەفرادی مەشهور لە ئاغەوات و خان و خەوانین و عولەما دێن و لەوێ مەشغوڵ بەکارە بن بۆ خانەقای باخەکۆن دروستەکەن کە بۆ دروستکردنی خانەقای باخەکۆن شیع عەلی ئەفەندی هەولێر غەزەڵێکی داناوە بۆ مادە تاریخی أفرمي هذه كالقبلة مشهورة للزائرين هذه جنات عدن فادخلوها خالدين مسجد هذا على التقوى بناه شيخنا وهو قطب وهو فرد وهو كهف الخائفين ذاته حقا بس عاليست اسم شم علي شح حسام الدين لقب قطب سماء است والزمين پوست نشين شاه عثمان جانشين شهبها يعني قيوم الزمان يعني غوث الطالبين کرد انشا خانقاهی بس غریب و بس عجیب جای شرع و جای ورع و جای زهد و جای دین جای ختم خواجگان و جای شرع مصطفی جای منسوبان انشا حسام الدین ببین حرف جوهردار این مصرع على تاریخ اوست هذه جنات و عدن منهج للسالکین لمورد نحوی ژیانی شێخ حسامەدین کە بۆتان بڵێم شێخ موعتەسەم کوڕی لە دەفتەری بیرەواریەکانی ئەفەرمێ چەند سەد گای جفت بوو لەسەر مەزراکان شێخ کاریان دەکرد سەمەری 140 باخ کۆکراوە هەر ساڵ 90 دانە ئاسیا بۆیان کاریە کرد وەلێ حەزرەتی شێخ هەمیشە دەیفەرموو شکر بۆ خوا هیچ کات یەک قەران لە پۆڵی خانەقان بۆ خۆم و ئەوڵادم خەرج نەکردووە ماوەی کۆتا پێش وەفاتی مەلا خالدی مفتی کوڕی مەلا عەبدوڵای مفتی دیشی بانگەکا پێ ئەڵێ مەلا خالد من ساڵها پێم خۆش بوو بڕۆم بۆ سەفەری حەج وەلێ هیچ کات ئیستیطاعەی ماڵیم نەبوو ئیسیش تەواوی سروەتی من ئەم 6 دانە لیرەی عوسمانیە لە گیفانی دەری ترێ ئێدا بە مەلا خالدی مفتی ئەڵێ ئیسەش ئەوەی کە لە خۆم بمبێ هەر ئەمەمە هەیە ئەویش بیکە بە خەرجی ڕێگەی دەربەنی خان و چونکە خەر قسمت نەبوو کە من بتوانم زیای کەمە بچم بۆ سەفەری حەج
روشنبیری لەسەر ڕۆشنبیری حەزەتی شێخ کە بۆتان بڵێم حەزەتی شێخ شخصێک لە سنا بێت بە ناو میرزا باوای دیانساز لە پێش جەنگ جەهانی ئەوەڵ کە باوکی خەلیفە بەهادین خەلیفە حەزەت بەهادین ئەویش بەهادینی ناوە بێ لە سنە و لە ماڵ ئەتۆرێ و تێ هەروە ئەڕوا تا بەسرە لەوێ سوا کەشتی گەبێت وەچێ بۆ ئەمریکا لە شیکاگۆی ئەمریکا دەندان پزیشکیە خوێنێ دوای چەند ساڵەوە لە کتێب سراج و سالکینە ئەسناد و مەدارک و وێنە و مەدرەکەکەی و حتا عەکسی زانکۆکەی شیکاگۆیشم داناوە لەوێ مەدرەکی دکتۆرای دەندان پزیشکیەک دێت و دێتەوە بۆ سنا لە سنا مەتەبی دەندان پزیشکی دادەنێت بعد ئەم خەبەرە پەخشەوە ئەبێتەوە ناومەردم لە نوێژی جمعای ئەو سەردەمە مامۆستایان تێن دەڵێن ئەم میرزا بابا کە هاتووەتەوە میرزا حەسەنی ناوە ئەمە دەست لە کاری خوددا دەدا دیانێکە خوا خەڵقی کرێدەری دێنێ شتێکی ترە نێدەجیەکەی و بە کافر دایدەن و ئەچن دوکانەکەی پێبوەسن میرزا باوایش نامەیەک دەنێرێ بۆ شێخ حسامەدین ئەڵێ قوربان ئەمە من شتێک وا خۆماوە ئەویش ئەفەرمێ میرزا باوە نامەیەکی هەیە نامەکەی هەیە لە سراج و سالکین دانا ئەفەرمێ وەسایلەکان و بێراو بێ بۆ تەوێڵی ئەفەرمێت لە نامەکە وەسایلەکان و بێراو بێ بۆ تەوێڵی چەنددانی خۆم خراوە دروستی کەرە و خدا بزرگە تێت بۆ ئێنە و کارەکەی ڕێت شێخ نامێکی بۆ نووسێ ئەو کاتە گەرێکی بڕواتەوە بۆ ئێران خەتاب بە مردم و عولەما و گەورەگەل شاری سنا ئەڵێ ئەمە کارێکی پزیشکیە کارێکی مثبەتە بۆ ئێوە ئەبێ تەفەکوری واتان لەسەری نەبێت و بڕنە لایە ئەگەر نیازتان هەیە بە دەندان پزیشکی لێ ئیسفادەکەن کاتێک بووگە ئەمەکە نە مەقتەعی ماستر نە دکتۆرا حتا لیسانسیش لە ئێران هێشتا نەوەسن دانشگا ئەسن زانکۆ هێشتا تەسیس نەوگا کە موریدی شێخ حسامەدین مەدرەکی پزیشکی لە شیکاگۆی ئەمریکا وەرگرتووە یا مەسەلا سید عەلی ئەسخەری کوردستانی کە خوانندە بووگە گۆرانی بێژێک مەشهور بووە عولەمای سنە دەڵێن ئەم پیاوە گۆرانی بێژە تەردیەکەن وەلی دێتە باخەکۆم بەلای شێخ حسامەدین شێخ حسامەدین خۆشی گەرەکە بێت و حتاڵێ گۆرانی خۆشیشمان بۆ بڵێ وا کارەکە کە دڵی خۆشکە دوای ئەوە دایدەنێت و سلوکەکەەوە ئەبێ بە موریدی یا مکاتبەی لەگەڵ پاشایانە پاشاکانە من لە سراج و سالکینە دام ناوە ڕزاشا پادشای ئێران سێ نامەی بۆ شێخە ناردووە مەلک فەیسەڵ نامەی بۆ ناردووە مەلک غازی نامەی بۆ ناردووە ئەتاتورک زمانێکە ئەو کات ڕئیسی مەجلیسی ئاعلای تورکیە بووگە هێشتا بەڕێی جمهور نەبوو نامەی بۆ ناردووە مەلک مەحموود نامەی بۆ ناردووە نامەکان ڕزاشا مشکڵاتی کە بۆ مردم بووگە شێخ نامەی بۆ نووسیگە وتیگە فڵان جێگە فڵان منتەخە مشکڵی ئەوەیە حەل و فەسڵێکی ئەوی جوابی داوەتەوە کە بەڵێ خۆیان ئەوە کۆمەکەکەین ئەو کارامانە کردو ئەمە جوابەکەی مەلک غازی مەلک فەیسەڵ مەفهومی نامەکانەوەیە لە بین ئەعراب و ئەکرادا مشکلاتێک بووگە و حل و فەسڵی کردگە بە ئەمە خب بە لەمە زیاتر شتەکان زۆرە بەرحاڵ لەسەر وەفاتی شێخ بۆتان بڵێم شێخ ئەو ساڵ ئاخرەکە نەخۆش کەمێک نەخۆش ئەوێت چەندێک کاتمەوە سێ دقیقە نەخۆش دەبێت ئەو ئاخر ساڵە خەلیفە موریدەکانی دەڵێن قوربان ئیمساڵ مەچۆ بۆ کراویە دۆڵکەر لە نوێنی هەورامان تەختە ئەڵێ نا ئیمساڵ دەبێت حتمما بڕۆم بیان بینم بەرحاڵ کە نەخۆشی شەوی لە سنی 80 ساڵگیە بە زەحمەت دەڕۆن و ئەشنا ئێنە و لە دەفتەری بیرەوەریەکانە چەندانە لە خەلیفەکانی خەلیفە سید کازم سەڵاواتەوە خەلیفە سید هاشمی مەهاباد لە تاریخ مەشایخ و بابا مەردۆخ ڕوحانی گوتویانە کە ئەو ساڵە شێخ لەگەڵمان زۆر خۆش بوو زۆر تەوەجوهێکی معنەوی پێمان بوو خاتراتی زۆریان گوتووە ئەفەرمێ بە موریدەکان ئێران کە زۆر ئەوەن بە دەوریا هەموویان خۆت بە خۆت جەماون لە کرایەوە حدود چەند هەزار نەفەر ئەفەرمێ موریدەکان گوتیان ئیمساڵ مەیە وەلی من پێم خۆش بوو حتمما ئێوە ببینم ئەمساڵ جا شێخ دەگەڕێتەوە تێت ئەگەیتە نزیکی کەلی تەتەوە ئەوانە ئەفەرمون لا کاتۆ تواشای مەسی کراوی دۆڵەکە چون کراوی دۆڵی زۆر پێ خۆش بوو ئەفەرمێ کە لە زەردەڵە دیماوەندی من ئادەیش خەوی و بوو دیما و نەدی من ئەحساسەکەم ئەمەیتر ئاخرامە دێم بۆیتر نایم دوای ئەمە تێتەوە باخەکۆن لە زستانە ئەوێ شێخ زۆر حاڵی ناخۆشەوێ شێخ محەمەدین کوڕی لە سلەیمانی و کاکو و پزیشک دێرن معاینەیەکن وەلی خۆ تەقدیر ئیلاهی شتێتر بووگە ئەوەی کە شێخ فۆت کە هەر لەو سەردەمە حاجی شێخ عوسمان کوڕی فۆت هەکات کە کوڕی خۆی ناوی حاجی شێخ عوسمان بووگە ئەوەیش ئەوەنێتر غەمباری ئەکات و ئەو لە تەوێڵی دەفنەکەن و دوای ماوەیەک لێنا دەفنەکە خۆی وەسیەتەکە کە
مەڵا خالدی مفتی کوڕی مەڵا عەبدوڵای مفتی دشی و مەڵا ساڵحی تریفە کە فکرەکەمە خەڵکی هەڵەبجەیە ئەو غسڵی بن لەولا کەفنی کەن و هەل لە مەرقەدی خۆیە لەناو باخە کۆنا دەفنیەکەن. بعد فقط چەند نەفەر لە خەلیفە گەورەکانی لە خزمەتانە عەرزکەم حدودی 4000 نەفەر نەموری 4000 نەفەر خەلیفە تەواو فقط ناوی چەند نەفەر لە خەلیفەکانی ئەڵێم چەند 4000 نەفەر خەلیفەی بە پایەگەیشتووی بووە کە سلووکیان کردە سلووکیان تەواو کردە ئیجازەی خلافەت و ئێرشادی پێیان داوە. بۆ نمونە ئایەتوڵڵا مەردوخی کوردستانی شێخ حەبیبوڵڵا ڕوحانی کاشتەر کە یەکی لە مفتی ولا حد مجتهدێکە بووگە لە سنا مەڵا عەبدوڵای مفتی دشی کوڕی مەڵا مەحموودی مفتی دشی بابا شێخی تورجان کە مەشهورە لە مەهاباد بووگە خۆشکەزاگی خۆشی بووە عەلامە ئەسعەد ئەفەندی خەیلانی ڕواندزی مەڵا ساڵحی تریفە مەڵا خالدی مفتی دشی و عەلامە عەبدولحەمید کانی مشکانی ئەمانە چەند نەفەرێک لە خەلیفەکانی بووگن کە دیارتر بووگن. گوڵەکەم یار و بەملا وەکەی بۆ ڕزای خوڵا ئاغا یار و بەملا وەکەی شەرتەندامانێ ئاغا گیان بەرنەوێ خاكسارك بيركم تحيات ميوز خاكسارك أغيا تحيات ميوز إراق قل عثمان العنبي عواو يبصر قلبو أغيا شوتك يبصر كم يا شاطك شتنداماني ملكم جاني بالنا ذي خاك سوارك أغيان تحيا كسالك أغير حياة بابەتەکەی من خانەقا گەورەکانی شێخ عیسامەدین ڕۆڵیان لە پێشخستنی ڕێبازی نەقشبەندیدا. ئەم توێژینەوەی من پێکهاتووە لە پێشەکیەک و دوو باس و دەرەنجامێک. ئەمە بە پێی میتۆدی زانستی ئەبێ بەو شێوەیە بێت. لە پێشەکیەکە باسم لە مێژووی سۆفیگەری بەگشتی و سۆفیگەری لە کوردستان و نەقشبەندیەت بە تایبەت لە کوردستان کردووە. ئەلبەتە ئەم توێژینەوەیە خوافرسەدما ئەبێ ببێتە بناغەیەک بۆ توێژینەوەی گەورەتر کە تەنها بۆ ئەم بابەتە نابێت. لە پێشەکیەکە باسی ئەوەم کردووە. لە باسی یەکەمە باسی مێژووی ژیانی شێخ سامەدینم کردووە نازناو لە دایکبوون و گەورەبوون و خوێندن و ئیرشادی تا کۆچی دوای ماڵ و مناڵەکانی براکانی کە بەڕاستی ئەمە زەڕوریەتێکە ئێمە ئەبێ ئاماژەی پێ بکەین لە ژیانی هەر کەسایەتێکە. شێخ عیسامەدین بۆ ئیعتیباری کە برا گەورەی ناو برا و خوشکەکانی خۆی بووە بۆیە هەم کاریزمایی خۆی و هەم پێگەی کۆمەڵایەتی خۆی وای کردووە سەرپەرشتی برا و خوشکەکانی خۆشی بکات. بۆیە زۆر زەڕورە لێرەوە ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بکەم. ئەویژەوەیە قورآانی شێخ محەممەد بەهائەدینی نەقشبەندی هەر یەکەیان جەناحێکیان گرتووە. بۆ نمونە
شێخ سادق کە برای شێخ حسامەدین بووە وە لە گوڵبا دانیشتووە تەبیبێکی زۆر گەورە بوو. من بە ئومێدم هەتاوەکو ئەو پیرانە ئەو بەتەمەنانەی ناو هۆرامان بە تەواوی جیان نەهێشتوین بگەڕێنەوە بۆ ڕەچەتەی دەرمانەکان کە شێخ سادق نووسیوێت. بۆ نمونە براکانی تری شێخ مەزهەر، شێخ جەعفەر، کاکە شێخ کە لە ئەسڵا ناوی بەهادینە بەس دەبەروی لەسکی دایکیا بۆ باوکی وەفاتی کردووە هەر بە کاکە شێخ مەشهوور بووە یا ناوی باوکی گرتووەتەوە بەهادینی کوڕی بەهادی. ئەویش بە هەمان شێوەیەکێک بووە لەوانەی کەوا خاوەنی عەقڵێکی فراوان بووە. یعنی زۆر جار کاتێک کە شێخ عەلی حسامەدین پێویستی بە بابەتێکی دنیایی ناو خەڵک بوو بێ هاتووە ئیستیشاری بەم برایانەی کردووە. بۆیە شێخ عەلی حسامەدین خۆی وەکو ئەنزیمەیەکی گەورەی ناو کۆمەڵگا خاوەنی خزمەتێکی زۆر بووە لە ناوچەکەدا. لە باسی دووهەما کە باسی خانەقاکانەکەی ئێمە ناتوانین دانە بەدانە باسی خانەقاکانی شێخ عەلی حسامەدین بکەین. ئەگینا ئەو مریدانی شێخ عەلی حسامەدین کە لە تورکیا و لە کوردستانی باکوورا هەن زۆر زیاترن لەو مریدانەی کە لە باشووری کوردستانە وجودیانێن، زۆر زیاترن لەو مریدانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە. ئازیزان ڕێگەم پێ بدەن با شتێکتان بۆ باس بکەم کە بەڕاستی ئەمە هیچ کەسێکی ئێسەی ناو کورد عەقڵەتی بەم شێوەیە نییە و بیر لەم شێوەیە ناکاتەوە. سێری کرد شێخ محەممەد وەجدی کە لە میسرا بووە لە ئەزهەرا بووە ڕواقی ئەکرادی لەوێ بەدەست بووە. باشە؟ نامەیەکی نووسیەوە بۆ شێخ محەممەدی کوڕی شێخ حسامەدین و نامەکەی ئێستا وجودی هەیە و لەبەردەستمانایە. ئەڵێ چی؟ ئەڵێ باوکی تۆ چەندان ساڵە ڕواقی ئەکراد نان ئەدا لە میسرا، لێرەوە خەمی لە ڕواقی ئەکراد بووە لە ئەزهەرا، لە ئەزهەری شەریفە. ئاخر معلومی مامۆسایانە لە ئەزهەری شەریف ڕواقە ڕواقی ئەکراد هەیە، ڕواقی فارسەکان هەیە، ڕواقی کوردەکان هەیە. لە زمانێک کە سەلاحەدین ڕۆشت و زەهرای کرد بە ئەزهەر لەوێ ڕواقەکانی دروست کرد، ڕواقێکی دانا بۆ کوردەکان. واتە عولەمای کورد لەوێ تەدریسیان نەکرد و خەڵکی کورد ئەچووکە بۆ ئەزهەر لەوێ بخوێنێ لە ڕواقی ئەکرادە ئەیانڕبان و لەوێ ئەمانەوە و حتا فەقیر و هەژاری لەوێ ئەمان. شێخ محەممەد وەجدی کە شێخ بووە لە ئەزهەرا نامەی نووسیوە بۆ شێخ محەممەد ئەڵێ ڕواقی ئەکراد چەندان ساڵە شێخ عەلی حسامەدین داعمیەکە نەیهێڵاوە لە ڕووی مادی و نقصانی هەبێ ئێستا باوکو وەفاتی کردووە تکا ئەکەم سێری کرد تکا ئەکەم تۆ وەرە هەڵسە بەم کارە و مەیڵە دابخێت. ئەمە عەقڵیەتی گەورەی فراوانی پیاوێکی وەکو شێخ عەلی حسامەدین دەرەخا کە نەیهێڵاوە ڕواقی ئەکراد بێناز بێ لە ئەزهەری شەریفە. باشە حاڵەتێکی تر کورد لێرەوە کە ڕۆشتووە بۆ مەکە و مەدینە بۆ حەج لەوێ بێناز بوون، بێنان بوون، بێئاو بوون، فارسەکان جێگەی خۆیانیان هەبووە، تورکەکان جێگەی خۆیانیان هەبووە، عەرەبەکان جێگەی خۆیانیان هەبووە. ڕۆژێکیان بانگی کوڕەکەی کاکە حاجی عوسمان بووە بابی دایک وتوێتی پێی عوسمان ڕۆڵە بە چ شێوەیەک ئەم بابەتە حەل بکەین کە کوردەکان ئەچن بۆ حەج لەوێ بێناز نەبن. ئەویش وتوێتی باوکە تەنها بە شێوەیەک دەکرێ ئێمە پارەیەکمان هەبێ بچین لەوێ مڵکێک بکڕین وەقفی بکەینە سەر حەرەمی مەکی هەتاوەکو لەوێ حاجەکانمان بێناز نەبن. شتێکی زۆر زۆر باشە. هەڵساوە بەو خەڵکانەی وتووە کە دۆستن کە بەڕاستی قەزیەکەیان بە قەزیە وەرگرتووە لای خۆیان پارەیەکی بۆ کردووەتۆ داوێتی بە حاجی شێخ عوسمان لەگەڵ حاجی پیرۆزی دایکیا هەردووکیان بەیەک ڕۆشتون بۆ حەج لەوێ سوقولەیەکیان کڕیوە و وەقفیان کردەوە سەر حەرەمی مەکی و خۆشبەختانە ساڵی 2009 من نسخەی ئەو وەقفەم دەستکەوت کە لە حەرەمی مەکیە سوقولەیەکیان وەقف کردو کڕیویانە وەقفیان کردەوە بۆ حەرەمی مەکی هەتاوەکو کوردەکان لەوێ بێناز بن. ئەمە عەقڵێتی فراوانی ئەم پیاوە بووە. بورەبیە یاری گوڵەکەم گیان پاتەخت و شایە حەجومیە گوڵەکەم گیان کابەوگە حەجومیە ئاغەگیان کابەوگە
آغاجان دزگیلا وکه بروی مرحمه پیره کمرو بملا وکه بروی مرحمه آغاجان رو بملا خوێنی تۆ لە حاجەی مرۆڤەکانە کە مرۆڤەکان بینیان هەورە بروسکەیەت پێویستیان بەوەی کێبوو پەنای بۆ ببەن کاتێ بینیان باران نییە پێویستیان بە شتێک بوو پەنای بۆ بەرن واتە دین حاجەی مرۆڤە باشە دوای لەناو دینە تەسەوف حاجەی مرۆڤە بەتایبەتی لە تەسەوفی ئیسلامیە لە دوای تابعین کە دنیاپەرستی ڕووی کردە تابعینەکان ڕاستەوخۆ تەسەوف هاتەکایەوە کە دنیا نەویستیە و زوهدە و حرەکەی زوهد پەیاوێ باشە لە حرەکەی زوهدا ئەبێتە چی؟ ئەبێتە سۆفیگەری و ئەبێتە تەسەوف شێخانی نەقشبەندی بەگشتی و حەزەتی شێخ عەلی حسامەدین هاتووە بەدەم حاجەی خەڵک لە ناوچەکە سێری ناوچەکەی خۆی کردووە سێری چواردەورەکەی خۆی کردووە سێری موریدەکانی خۆی کردووە بزانێ حاجەیان چییە بۆ نمونە سێری کردووە حاجەیان تەبابەتە نەخۆشی زۆرە لە ناو مەنتیقەکە باشە کە نەخۆشی زۆرە هاتووە لەو ڕێگەیەوە چارەسەری ئەعشابی گەیاندووە بە خەڵکی ناوچەکە ناوی پیاوێکم بینی لە کاتی سێرچکردنما لە کاتی خوێندنما لە ماستەر بە ناوی شێخ تەهای کوردی زۆرم بەناوە سەیر بوو ئەم پیاوە چۆن گەشتۆتە سوودان و کوردن زۆر باشە گەڕام بە شوێنیان هەتا لە سەرچێکانمان گەشتنەوەی سێرەکەم ئەمە خەلیفەی شێخ عەلی حسامەدین بووە ناردوێتی بۆ کەردەڤان بۆ سوودان لەوێ ئیرشادی تەریقەی نەقشبەندی کردووە لە مالیزیاوە خەڵکانێکە بوون موریدی شێخ عەلی حسامەدین و گەشتونەتە جنوبی شەرقی ئاسیا مالیزیا و ئیندونیسیاوە کە ئەمە خۆی بۆ خۆی سۆفراوانی حەزەتی شێخ عەلی حسامەدینی کردووە لە ناوچەکە کێشمەکێشمێکی زۆر هەبووە لە بینی ئاغا لە بینی دەرەبەگە لە بینی تەنانەت شێخەکانە حەزەتی شێخ عەلی حسامەدین هەڵساوە ئیستیعابی ئەمەی کردووە جارێکیان پرسیارم کرد لە مامۆستایەکی زانا وتم هۆکارەکەی چی بوو کە بەگەکان یان سانەکان یان فڵانەکان گویانەکرد لە شێخ عەلی حسامەدین وتی ئاخر لەبەرەوەی چاوی لە دەستیان نەبوو ئەگەر شێخێک ئەگەر مەلایەک چاوی لە دەستی دەوڵەمەندێک نەبێت ئۆتۆماتیکیەن دەوڵەمەندەکە گوێ ئەگرێت لەو کەسە بۆیە شێخ عەلی حسامەدین کەسایەتیەک بووە توانیوێتی کە تەوێڵە و باغەکۆن بخاتە سێرچێکی تەواو ئیسلامیەوە یعنی کاتێک کە تۆ سێری وڵاتێکەکەی سێری شوێنێکەکەی کە سێرچی بۆکەی تەنها لە جوغزی مەنتیقەکە خۆیان وجودی هەیە بەڵام کاتێک کە تۆ ئەڕۆی لەناو سۆفیزمی قوبروسا دانیشی ئەڵێی وەڵام من سۆفیم خەڵکی کوردستانم یەکسەر بڵێن تەوێڵە باخەکۆن دیارە یەکسەر ئەو پرسیارە ئەمە کێ وای کردووە ئەمە ئەو کارەکتەرە زیرەکە کردوێتی کە بەڕاستی ئیدارەی قەزایەکەی کردووە ئازیزان من درێژە بە قسەکانم نادەم یەک مەئاخیز هەیە لە شێخ حسامەدین ئەگیرێت چونکە لە توێژینەوەی زانستیە ئێمە نابێت تەنها بڵێن ئەم پیاوە یەکەمی بێڕکابەرەوە ئیتر نا یەکێک لەو مەئاخیزانە ئەوەیە کە ئەڵێن حەزەتی شێخ عەلی حسامەدین قوتابخانەی ئاینی بنیاد نەناوە قوتابخانەی ئاینی بنیاد نەناوە نا شێخ عەلی حسامەدین زۆر بە فراوانی بیری کردوتەوە ئەوەتانێ خانەقای بیارە گەورەترین مەدرسەیە لە پاڵیایەتی مامەکەی و ئامۆزاکانی بن بەڕێوە بۆیە بە حاجەی نەزانیوە بێ قوتابخانەیەکی تر دروست بکە لە باخەکۆنا یان لە تەوێڵا لە بینی بیارە و خەربانیە لە بینی بیارە و هەڵەبجە ئەمە عەقلی فراوانیان پیاوە بووە خۆ دانەزان فەقێ و مەلا ئەگەر چەند جەمسەرێک بوون هەڵەبژێن بەیەکەوە ئێستا وجودی هەیە لە ساحەی زانستی یان ئاینی کوردستان یەکێکی تر لەو مەئاخیزانەی کە ئەگیرێ ئەڵێن وەڵا شێخ حسامەدین حەجی نەکردووە ئازیزانم مامۆستا مەلا خالیدی سنە کوڕی مامۆستا مەلا عەبدوڵڵای موفتی گێڕایە وتی پرسیارم کردو یعنی مامۆستا مەلا عەبدوڵڵا پرسیاری کردو لە شێخ حسامەدین قوربان تۆ ئەم پیاوە گەورەیەی سوڵتانی دنیا ڕێزی لێ ئەگرێ بۆچی حەج ناکەی فەرمووی مامۆستا مەلا عەبدوڵڵا بە بەهائەدین قەسەم من هیچم نییە ئەوە نەبێت کە لەناو ئەم تەکبە نەمایە ئەوەی تر هەمووی هی خانەقایە یەک زەڕە مڵکی من نییە هەمووی مڵکی خانەقایە هی خەڵکەوە ئەوێ سەرم بکرێتەوە بۆ خەڵک ئەڵێ منیش زۆرم بەلاوە سێر بوو سەرم دانەوان قسەکەم بەلاوە سێر بوو وتی وەرە تەکبەنەکەم هەڵبشڕە بزانە شەنێکی تیایە ئەڵێ کە تەکبەنەکەیم هەڵبشڕی سەرەکەم نۆقرانی تیایە نۆقران هیچی تری تیان نییە واتە
حەزرەتی شێخ سامەدین کەسێک نەبووە بڵێ وەڵاهی مەلاکێک بوو بێ و خەریکی مڵکومە ئەم دوو مەعاخیزە کە لە شێخ سامەدین ئەگیرێ ئابوو دوو قسەیە وەڵامە بێتەوە. لە کۆتاییدا چەند پێشنیارێکم هەیە وەکو عەرزم کردن وەکو موریدێکی بچکۆلانی شێخ سامەدین لێم وەرگرت. زۆر باشە بەسەر سەر و بەسەر. خاڵی یەکەم شێخ عەلی سامەدین خاوەنی کەشکۆڵێکی نایابە بۆ کەشکۆڵەکە تژیە لە شعری شاعرانی کلاسیکی کوردی عەربی فارسی بۆیە پێشنیارەکەم لێژنەیەکی بۆ دروست بکرێ لە زانکۆی هەڵەبجە و لێکۆڵینەوەیکی وردی بۆ بکرێ بە سەربەشتی مامۆستایی کێخاڕۆسەم و دوایەوە چاپ بکرێت. خاڵی دووەم خانەقای بافەکۆن کە گەورە خانەقای نەقشبەندی شێخ عەلی سامەدینە ڕۆڵی کاریگەری خۆی بۆ بگەڕێنینەوە تەنها وەکو مەزارێک نەبێت بەڵکو بکرێتە ناوەندێکی معریفی ئاینی میانڕەوی بەوەی قوتابخانەیەکی ئاینی تێدا دابنرێت بۆ تاکی خوێنەواری زانستوازی میانڕە و بەرهەم بهێنێت بۆ کۆمەڵگە بەگشتی و ناوچەکە بەتایبەت. خاڵی سێهەم دروستکردنی کتێبخانەیەکی گەورەی فراوان بە ناوی شێخ عەلی سامەدین لە باخەکۆن تا ببێتە سەرچاوەی نووسین و توێژینەوەی زانستی بۆ چالاکوانی بوارانی بواری معریفە سەردانی کردن. خاڵی چوارەم دروستکردنی مۆزەخانەیەک بۆ شوێنەواری بەجێماوی شێخ عەلی سامەدین لە کەلوپەل لە جلوبەرێک لە هەر شتێک کە پەیوەندی بەوە هەیە لە خانەقای باخەکۆن. خاڵی پێنجەم دروستکردنی لێژنەیە لە کەسانی پسپۆر بۆ ئەوەی گشت لایەنەکانی ژیانی شێخ عەلی سامەدین بکەنە بابەتی توێژینەوە و لە دووتوێی کتێبێکدا بگاتە دەستی خوێنەری